سیستەمی هاتوچە و ڕێگەوبان لە کوردستان لە چاو ئەم ڕسوماتانەی لە شۆفێران وەردەگیرێت بۆ ڕێگەوبانەکان لە ئاستی پێویستدا نییە. جگەلەوەش ئامرازەکانی هاتوچە و گواستنەوە بەرەو پێشچوون بە خۆیانەوە نابین و بەراورد لەگە وڵاتانی دیکە هەرێمی کوردستان لە ڕووی گواستنەوە لە ئاستێکی دواکەوتودایە. ڕێگ ئەو بڕەپارەی بەڕای منە و بڕەپارەی کە وەرەگیرێ بۆ ژینگە بۆ ڕێگەوبان لە عینی شتا سەرف بکرێتەوە ئێمە کێشەمان نییە. خاڵی سێهەم دیجیتالکردنی پارەدان ئەمەش خاڵێکی گرنگە بۆ بەرەو پێشچوونی کەرتی گواستنەوە. کەرتی گواستنەوە توانم بڵێم لە خراپترین شارەکانی دنیاین. دائیرەکان پێویستی بە ئەبدەیت هەیە، پێویستە بە شێوازێکە کە خەڵک بەرچاوی و ڕوون بێ. کەسێک ملیۆنە دۆلارە خاتە پرۆژەیەکەوە تا دو-سێ ساڵ نازانی جواب بنایەنەوە ئیشەکە و ناڕوا ئیشەکە و لە نێو ڕێگاوەستێ، بۆیە هیچ بازرگانێک پارە ناخاتە بەرچاوی و ڕوون نەبێ. لێرەش بەرچاوی و ڕوون نییە هەموو بازرگانەکان بۆ هەر پرۆژەیەک، لەبەرەوە مستەحیلە پرۆژەیەکی نیشتیمانی لەدایک ببێت. جێگری پارێزگاری سلێمانی دەڵێ لە هەوڵدان سیستەمی گواستنەوەی گشتی و تایبەت بەرەو پێش بەرن. پرۆژەیەکیان هەیە بەڵام پارە نییە تا کاری لەسەر بکەن. وەکو پارێزگای سلێمانی خۆشمان ماوەی چەند مانجێکە سەرقاڵی پلانێکی بۆ ماوەی 5 ساڵی داهاتوو کە ئەم بوارەش یەکێکە لە ئەو بوارانەی کە گرنگجیمان پیاوە و پێشنیاری باشمانتیان نووسیوە. وە گوتم بەشێکی پەیوەست دەبێت بەبوونی نەختینە بەبوونی پارە بتوانانی ئەو پارەیە بە باشترین ڕێگە خەرج بکەی بۆی پلانەکە جێبەجێکەوە. بەشێکی تایبەت دەبێت بە هۆشیارەکە کە ئەمەیان پەیوەندی بە هەموو لایەکمانەیە، هەم ئێمە وەکو حکوومەت وە هەم هاوڵاتیان بە هەر پیشە و کارێکیانەوە. وڵاتانی جیهان بەردەوام نوێگەری لە سیستەمی ڕێگەوبانەکان و گواستنەوە دروست دەکەن بۆ گەیاندنی بە پێشکەوتوترین ئاست بە جۆرێک قەرەباڵغی و ڕووداوەکانی هاتچۆ بۆ کەمترین ئاست کەم بکەنەوە. بەڵام تازە لە هەرێمی کوردستان حکومەت سەرقاڵی پینەکردنی جادەکان و پڕکردنەوەی چاڵ و چۆڵیە و لەبەر دانانی کامێرە و وەرگرتنی پارەی ژینگە و ڕێگەوبان دەرفەتی بیرکردنەوەی دیکەیان نییە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.